هوينار هوينار هوينا جي ومكاني صباح وبوش سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لاڵقێکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هوەری و کولتوریەوە هاتوونەتەوە لاتان سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکان دەست پێ دەکەین. کتێبی هەڵمەتی هەڵبژاردن لە سلێمانی بڵاوکرایەوە. هەڵمەتی هەڵبژاردن کتێبی نووسەر و ڕووناگویر نەوزاد ساڵحە کە چەندین سەر چاوەی جیاوازی تێدا بەکار هاتووە. باسی هەڵبژاردن و چۆنیەتی بانگەشە و لێکەوتەکانی دەکات و گرنگی ئەو پرۆسە دیموکراسیە و ڕنگدانەوەی لە نێو هاوڵاتیان چۆنە. شیکردنەوەیەکی بابەتی تەواوە بۆ سەرجەم کایەکانی پرۆسەی هەڵبژاردن. ئەم کتێبە کە باس لە هەڵمەتی هەڵبژاردن دەکات چواردە سەرچاوەی تێدا بەکار هاتووە ناوەڕۆک و کرۆکی زانستیانەی هەڵمەتی هەڵبژاردنی تێدا ڕوون کراوەتەوە کە جەنابتان دەزانن کوردیش و وڵاتانی کەش ئێمە بە جۆرێک لە هەڵمەتی تەقلیدیمان بەڕێوە دەبێت کە بەریەککەوتنی زیاتری کاندیدەکان یاخود بەریەککەوتنی پارتەکان تێدا ڕوودەدات بەڵام لە ئێستادا زانستی هەڵبژاردنیش وەکو زانستەکانی تر پێشکەوتنی خۆی بەدەست هێناوە و هەڵمەتی هەڵبژاردن تیایدا هەڵمەتێکی مۆدێرنانە بەڕێوە دەچێت. لە شاری کفری بە بەشداری 56 هونەرمەندی شێوەکاری کوردستان و عێراق شەشەمین پێشەنگەی شێوەکاری تابلۆی هونەرمەندانی کورد و عەرەب بەڕێوەچوو. خۆشحاڵین کە لە شەشەمین پێشانگای هونەرمەندانی کوردستان و عێراق کۆبووینەتەوە پێشانگاکە پێشانی بینەر ئەدێت. ئەم پێشانگایە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا لە شارەکانی عێراق نمایش کراوە. دڵخۆشین بەوەی کە یەکەم جارە لە هەرێمی کوردستان و لە شاری کفری ئەم پێشانگایە نمایش کرا. لە دوای شاری کفری لە شارەکانی هەرێمی کوردستان لە ماوەی کی نزیکدا لە شارەکانی جیاجیەکانی کوردستان نمایش دەکرێت. دیارە ئێمە لەگەڵ هونەرمەندانی عێراق پێشانگایەکمان ئامادە کردووە کە 51 هونەرمەندی کوردستان و عێراق بەشدارن لەو پێشانگایەدا. ئامانجومەبەست لەو پێشانگای ئەوەیە کەوا ببێتە هەوێنی پەیوەندیەکی پتەوتر لە نێوان هونەرمەنداندا بۆ ئەوەی بتوانن ئاڵوگۆڕی زانیاریەکانی خۆیان بکەن و ئەو هونەرمەندانی کەوا هاتوونەتە ئێرە کۆمەڵێک کاری هونەری و بەرهەمی جوانیان هێناوە. ئێمە پێشوازیمان لیان کردەوە و ڕێکخراوی ڕنگ بۆ گەشەپێدان و ڕۆشنبیری بۆ ئەوەی بتوانین ئێمەش ئەم پێشانگایە بگوازینەوە بۆ شارەکانی تری عێراق و بەردەوامی پێ بدەین. پێشانگەکەش بۆ جێی سەرنجی بەشداران و لە زۆربەی ناوچەکانی کوردستانەوە هونەرمەندان سەردانی پێشانگەکەیان کردبوو. لە هۆڵی بۆنەکانی قەڵاتزێ کتێبی بیبلۆگرافیای نووسەرانی ناوچەی پشدەر کە تیایدا ژیاننامە وردەکاری هەمەلایەنەی 118 نووسەر و ڕۆشنبیر و سیاسی ناوچەی پشدەر و مەرگا لەخۆ دەگرێت لە سەردەمی مێژووی ساڵی 1830 بۆ کۆتایی 2014. کتێبەکە لە دووتوێی 342 لاپەڕا پێک هاتووە وەک یەکێک لەو کتێبانە دادەنرێت کە مێژووی ڕەوتی شارستانێتی پشدەر نیشان دەدات. کتێبی بیبلۆگرافیای نووسەرانی ناوچەی پشدەر کە ماوەی 10 ساڵ خەریکی بوو. ئەو کتێبە بریتیە لە ژیان و بەرهەم و وردەکاری هەمەلایەنی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ڕۆشنبیری و پاشخانی فکری 118 نووسەر و لێکۆڵەر و توێژەر کە لە سەرۆکی لە مامەسای زانکۆوە تا دەکاتە ئەندامی پەرلەمان و پارێزەر و هەروەها لێکۆڵەر و مێژوونووس و هەموو ئەوانە لە خۆ دەگرێت. لە ساڵی 1830ەوە دەست پێ دەکات تا ساڵی 2000
کۆتایی 2004. ڕۆستەم ئاغالا دوو کتێبی ئەلبومی خۆی بڵاو کردەوە. شێوەکار ڕۆستەم ئاغالا لە پارێزگای هەڵەبجا دوو کتێبی لە شێوەی ئەلبوم با هونەردۆستان ناساند. ئەلبومی ئێمە کاکەین بەرهەمی 4 ساڵی کارکردنی هونەرمەندە لە هەموو ناوچە جیاوازەکانی کاکەییەکان. ئەلبومەکە تایبەتە بەکاری فۆتۆ کە فۆتۆکان پۆرترێتی کاکەییەکانن، پۆرترێتەکان وەکو سمبۆل بەکارهێنراون. هەروەها ئەلبومی دووەم نیگارەکانی شاماران بوو کە تیایدا تابلۆ ڕەنگاڵەیە پڕ لە کولتورەکانی تایبەت بە بابەتی شاماران بە چاپگەێنراوە. دوو کتێب بوون یان دوو ئەلبومن بە ئەلبومی ڕەنجینن ئەمانە. یەکەشیان تایبەتە بە ئەزمموی ئەو 10 ساڵی ئیشکردنی نیگار کێشانم و ئەوی تریان کە بریتە لە پۆرترێتی کاکەیەکان، تەنها پۆرترێتی کاکەیەکانە لە هەموو ناوچەکانی کوردستان بە ئێرانیشەوە بە کە لەوێ هەڵگری ناوەشی ترن یارسان یان باڵێن ئەهلی حەقیان پێدەوترێت. ئەمە کتێبێکی باڵێن بێ هاوتایە لە شێوەی چ کوالەتی پێکاتەی ناوەڕۆکی کتێبەکە کە تەنها پۆرترێتەوە. لە عێراقا زۆر کەم کار لەسەر پۆرترێت کرایە و ئەتوانم بڵێم کتابێکی قسە دەکات لەسەر زمانی جەستە، لەسەر زمانی ڕوخسار. دەستخۆشی لە کاک ڕۆستەمەکەین بۆ ئەم ئیشە جوانەی کە کردوێتی. لە ڕاستی ئەگەر سیرکەین هەمیشە مێژوو دووبارە بێتەوە، بەڵام ڕاستی هەنێ ڕنگ هەیە زەحمەتە دووبارە بێتەوە. ئەم ئەوەی کردووە کە نەهێڵاوە ئەم ڕنگانە کە لە ناو کاکەیی و یارستانە هەیە لە زۆربەی شوێنەکانە نەهێڵاوە بمرن یا لە ناو بچن. شەماڵ سەعدوڵڵای شێوەکار لەم بڕگەی کۆواردا باس لە گرنگی هەڵبژاردننی ستایلی کارکردنی دروست دەکات بەپێی ئەو بابەتەی کە هونەرمەند دەیەوێت پیشانی بدات بە جۆرێک کە کاریگەری دەبێت لەسەر چۆنیەتی وەرگرتنی بابەتەکە. هەر بۆیە خۆی نابەستێتەوە بە هیچ شێوازێکەوە و تەنیا دەیەوێت لە ڕێگەی هونەرەوە ئامانجەکانی بپێکێت. ڕاستی بۆ من زۆر گرنگ نییە بە شێوازێک ئیشەکەم، ینی کە بیرۆکەی کارێک داڕێژم یاخود بڵێم دەست بە ئیشێکەکەم زۆر سەرقاڵی ئەوە نابم کە بە شێوازێک کارەکەم. ئەوەندی کە سەرقاڵیەوە بمکەوە یاخود بڵێم ئەوەندی کە ئیش لەسەرەواکەم کە دەمەوێت چی بکەم ئەوە زۆر گرنگە بۆ من. بۆیە لە کۆتاییە دەکرێت لە دەرەوەی خۆمە ئەمە تحلیل بکرێت کە من بە چ شێوازێک کارەکەم. ئێمە بەداخەوە کە هونەرمەندی سەردەمێکین کە ئیتر باش و خراپ و هەموو شتێک تێکەڵاو بووە بەڕاستی زۆر بە زەحمەت دەستنیشانی ئیشی باش و خراپ ئەکرێت بە تایبەتی بۆ جوگرافیایەکی وەکو ئێمە کە مێژووی هیچ شتێکمان نییە. ئێمە نەمێژووی ڕخنەی هونەریمان هەیە، نەمێژووی هونەرمان
دەتوانین بڵێن دەستی لەسەردا بنین. بۆیە نازانم من شەرم لەوە ناکەم کە بڵێم ئێمە بەشێکین لەو فەوزایە، ئێمە ناتوانین تەجمیلی ئەو ناڕێکیانی ئێستای دنیا بکەین بەڕاستی. هەڵبژاردننی بابەت بۆ من هەندێک جار دەتوانم بڵێم ڕنگدانەوەی واقعی دەوروبەری نزیکی خۆمە، هەندێک جار واقعەیەکی دوورتر. ئەو بابەتانی کە دەبنە بابەتی ئیشکردنی من بڕیاریان لەسەر دەدرێ بۆ ئەوی کە ببن بە تابلۆ، لە سکێچەکان دەربازە بن، لە قۆناغی سکێچ دەربازە بن، دەگوازرێنەوە بۆ سەر تابلۆ بە کۆمەڵێک فلتەری زۆر زەحمەت تا دەڕۆن. نازانم باشە یان خراپ، بەڵام هەستەکەم هەموو کات من بە ڕێگای زۆر زەحمەتەکەیە دەڕۆم. دوایین زنجیرەکارم کە ماوەیەک پێش ئێستا ئیشم تیا کردووە، لەو ئیشانەمە بە جۆرەی پێویستی بابەتەکە و بە جۆرەی پێویستی ناوەڕۆکی کارەکان، یاخود بڵێم بەهانەیەکی زۆر باشم هەبوو بۆی کەوا لەگەڵ گروپێک ڕەنگە یاریەکی خۆش بکەین بەیەکەوە. مەسەلەن بۆ من زەردێک و هەندێک جار سپی و کۆنتراستی قاوەی یەک ئیتر بوو بە هەموو دنیا. ڕنگ بۆ من زۆر گرنگە، بە تایبەتی کە من تابلۆ دەکەم. توانم بڵێم لە کەرەستە هەرە سەرەکیەکانی ناو ئیشە هونەریەکانمە، بەڵام لە هەمان کاتیشە ڕنگ کەرەستەیەکی کێوی و ماڵی نەکراوە بۆ من، ینی ڕەنگێک یاخود گروپە ڕەنگێکی دیاریکرا و قەت ناتوانم بۆ ماوەیەکی زۆر لەگەڵیا بژیم. ڕەنگە پەیوەندی بەوە هەبێت کە ڕەنگ لە تێڕوانین منە بۆ خۆی کێویە زیاتر، بەڵام دەتوانم ماوەیەک لەگەڵ گروپێک ڕەنگی دیاریکراوە بژێم. من دەتوانم ڕاوی ڕەنگ بکەم، ڕاوی گروپێک لە ڕەنگ بکەم، بەڵام هەتا ئێستا پێم وانییە بتوانم ڕەنگێک یاخود گروپێک ڕەنگ ماڵی بکەم بۆ خۆم. محەممەد ڕەئوف شەهانی نووسەر و تەنزنووسێکی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە. محەممەد ڕەئوفی تەنزنووس با خاڵە ڕەئوف ناسراوە، جگە لە نووسین پیشەی پینەدۆزیش دەکات. هەروەکو خۆی دەڵێت لە پیشەکەمدا کاری دوورینەوەی شتەکان دەکەم، بەڵام بە تەنزنووسینەکان و بەڕەخنەکانم نەریت و کەسە خراپەکان هەڵدەوەشێنمەوە. خاڵە ڕەئوف دوایین کتێبی بە ناوی تەنزیلا بڵاو کردوێتەوە. من ناوم محەممەد ڕەئوف شەهانیە. چەند ساڵێکە کە بە جددی ڕووم هێناوەتە تەنزنووسین.
بەناو خاڵ و ڕەوفۆ بەرهەمەکانم بڵاوە کرێنەوە لە زۆرێک لە هەفتە نامە و مانگنامەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لەوانەیە کاڵم زۆرێک لەوانەیە هەمووی بگرێتەوە بێژگە باسی وەرزشیەکان بابەتی تەنزم بڵاو کراوەتەوێت یا ستون و گۆشەی هەفتانەی خۆمم هەبووە یا جارجار بابەتم بۆ نردوون و بابەتەکانمیان بڵاو کردوێتەوە. دانیشتووی مەریوانم تا ئێستا هەر وەکو دانیشتوویەکی مەریوان هەرماوەمەتەوە مەگەر وەکو سەفەرێک بەم لاولا ڕۆشتە بم. ژیانی ڕۆژانم لە بەهار و هاوینە پینەچێتی داهاتێکی وامان نییە. پێش نیوەڕوان وا ڕێکەوتوە کەم کەس ڕووم تێ بکەن کتێب لە شوێنی کارەکەم خەریکی کتێب خوێندنەوەیە بم. زۆر جار بیرەکەمەوە منیسە کە خەریکی پینەچێتیم خەریکم شت ئەدورمەوە بە یەکەم. بەڵام کاتێک کە تەنزە نووسم زۆر جار شت هەڵەوەشێنم بەتایبەت شتی نوێنەری مەجلس دەسەڵاتدارەکان ئەوان وەکو ئەڵەی هەوڵدانی تەنزنووس چونکو ڕەخنەگرتنە کاری ئێمە هەوڵدانی تەنزنووس ئەبێ بە هەڵوەشاندنەوەی بڕێک لە شتەکانی ئەوان وەکو ئەڵەی ڕیسەکەیان لێ ئەەکەمەوە بە خوری بڕێک جار. لەوانەیە ڕۆشنبیرەکانی ئەم هەر بە گاڵتەوە بڵێن ئاوەرە جوکێکمان بۆ بگێڕێنەوە. لە حاڵێکە تەنز کاری تری پێکرێت ڕەخنەی کۆمەڵایەتی پێگیرێت ڕەخنەی سیاسی پێگیرێت زۆر شتی پێکرێت. تەنز ئەو بەرهەمانە ئەگرێتەوە کە بزە یا پێکەینێکە خوڵقێن و ڕەخنەش ئەگرن. ئێستا و بەرهەمە لەوانەیە چیرۆکێک بێت لەوانەیە شعرێک بێت کە تەنزی تیا بێت. قەرار نییە ئەمە بڵێن دەقێکە بە شێوەی راپۆرتێک حتمما تەنزەکە نووسراوە. خەریکی ڕێک و پێکردنی هەندێک لە بەرهەمەکانم هەم ئەگەر ڕێبکەوێ بۆ کتێبی داهاتووم ئێستا لە کۆمەڵە چیرۆکێکی تەنزەوە بگرە کورتە چیرۆک کە زۆرتر ئامادە بووە لە وشەدانێکەوە کە زۆری حەزبیەکەم ئەوبا پێشتریش پێش ئەم کتێبەش تەنانەت بڵاو بکرایەتەوە کە خەمینان نەیهێشت چونکو ئێستا کتێبێک چاپ بکرێت پارەیەکی زۆری ئەوێت کە منیش بۆ خۆم کرێچیم و داهاتێکی وایشم نییە بە پینەچێتی ناتوانم ئەو کارە بکەم. بەهەرحاڵ هەر خەریکم. ئەم کتێبەش هەڵبژاردەیە کە لەو تەنزانە کە تا کۆتایی ساڵی 1390 کۆچی هەتاوی لە هەفتە نامە و بڵاو کراوەکانە لە ڕۆژهەڵاتی کوردستان چاپ و بڵاو کراونەتەوە 100 لاپەڕەیە هەڵبژاردەیەکە لە ئەو تەنزانەی کە بڵاو کراونەتەوە. هونەرمەند سەردار بە ڕۆژی باسی ئەزمموی هوەری خۆی بۆ کۆوار دەکات. سەردار خەڵکی ڕۆژاوای کوردستانە و بەشێکی زۆر لە گۆرانیەکانی فۆلکلۆرین. ئەو لەم دیمانەیەدا چەند گۆرانی و لاوکێکمان پێشکەش دەکات. آخ دلبری دو گلستان آخ دلبری دو گلستان چرمسینه باغ و بستان ویران هزیم مالی مخیران از وکی هنرمند سردار بەڕۆژی ji Rojavayê Kurdistanê ji gundê Qereçox ji gundê Baroş
از هنرمندێکی فلکلۆر و کولترۆلی کوردی دینمە کار ez rêka bavê xwe çûpênim bavê min hunermend Berces Koçerî ew jî hunermendê serîliya û filiklor yê koçk û dîwana. Eyladayê weylê li te bendik sorê ji têlî qesebê hayle min weylê dayê korê nemayê û şeviga nîvê şevan û pê de min ê çawa rimekil Sofî İbrahîmê Ez rêka huneriyê ev 22 sala, ev 23 sala ez rêka huneriyê dişopênim ew jî dîsanê min gotewe dîsanê bi rêveberiya bavê min rehmetî bavê min Berces Koçerî ew jî hunermendê serîliya bû min gelek berhem hene sê klîpê min ha sê klîpê min di rê de hene hema em ji vê ew ê xilas bibin înşallah em dê klîpa xwe piştî serê salê izna Xwedê em ê klîpa xwe بدنا بقناطة وحيران جارو هزيش كل كتد مريم اي 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 لي 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 ويلي حيراني منو وزيش كل كيتا دمرم شافي حيراني من رشنجي كلي سبحاني ناجريان ويلي حكي دوسي ما فيها يا مينا بدف دوسن بدل آجريان نانا حكي دوسي ما فيها يا مينا سيرتك يجملكو أملاكا تشيتريان أي لا لمجارو لو 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 دي بلا يا حيران صاحبي لي 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 وای بابو دوست گاوی ببرایا ای های هشتی و نهانده از دنگی خود کت مشکی من زانی انو دنگی مخوشه مرابو سترانن گوتن باوی من سر سترانا من هنرام سکنی گوتم گودنگی تگلکی خوشه و از خوازم ریکی نشاطه بدم از خوازم تجی ببی هنرمند و از خوازم تجی وی ریکا هنریا کردی یا فلکلور به تایبت فلکلور ریکا بروجی بنوکه هوینار 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 جی مکانی صاوا بوکه نارس evin daretem çepkem naramın küçüke oynar 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 çepkem naramın küçüke nares evin daretem ویلیام شکسپیر دەڵێت گوێ لە هەموو ڕەخنە و بۆچوونەکان بگرە بەڵام خۆت بڕیاردەری کۆتایی بە بمێنن بە خێر و خۆشی